ولی تماشاوان نجار البته به یکیش بابت و پرسین هنوکیین گرمین روجاویه مجارا رکفتنا هولیر بغداد گلوی کنگی بکویتت مریت دا کودمک لی سرور رکفتنی در بازوی حتی نهاجی پترول نهاد کشاندن البته هند زانن کل 25 آداره به صدما او سکالای کل دادگاه پاریس هات بو تمار کرین شاندنا پترول هرما کردستان برای ترکیه هات کراگتن لچاری مهیجیک به گمان سرک وزیرین کردستان لبغداد دیگه سرک وزیرین عراقی به فرمی رکفتنا شاندنا پترول هرما کردستان به میکانیزم شوازه کنو واجو کرنه ام بزام بینگلو حتی چند به گمان او داخوانی وزیر پترول جه سرنجی فعلا داخوانی که کنکریتیا پیشتر حتی سرک وزیرین عراقی جد گتاها ما پترول چاندیه لی حتی وگا بجینات که شاندن مجار چیه سدم چیه دكتور صباح صبحي او اندامي لجنه نفط وغازي البرلمان العراقي الاستوديو ميفاني منه دكتور سباس بو درفتي سباس دي بيتر جارك زياده لجارك كهم سرك وزيران العراق وهم وزير البترول اللي بيجي يدير ركفتني هم داخلين تواريجي بيجي كرنه دا لي حتى نهانا كفتي تواريجي بيجي كرنه دا بدينا تا بجاري لغور داخوانيه وزير البترول العراقي فعلا ركفتن بكونكريتي ديتا بيجي كرن سەرەتا ئێمە دەبێت باسی ئەو قۆناغە بکەین کە ئەو قۆناغە نوێ مێژوویە کە دەرچ و دوای چواری چوار ئەو ئیتفاقە کۆنکریتیە کە دروست بوو نێوان هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی کەمەش قۆناغێکی نوێ بوو بەڕاستی وای کردکەوە تقریبا زیاتر لە 70% زۆربەی کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی چارەسەر بکرێن ئەم هەنگاوە پێویستی بە هەندێک لایانی تەکنیکی هەبوو ئێمە وەکو لیژنەی نەوت و گاز سەردانی سەرۆک وەزیران عێراقیمان کرد ئیتحادی محەممەد شەیع سوودانی لەوێن درێژ بە باسی کێشەکەمان لەگەڵی کرد ئەویش لە وەڵامدا ینی باسی لایەنی تەکنیکەکەی کرد بەڵام بە تەسەوری خۆم لایەنی سیاسیشی تێکەڵە بەڕاستی ئەو ڕاستە هەندێک پاساوی تەکنیکی هینا و لەسەر ئەوەی کە کۆبوونەوەکانی نێوان وەزارەتی نەوتی عێراقی لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە نەوتی کوردستان دەکڕن کۆبوونەوە دەکەین بەو شێوازە بەزەم بە تەسەوری خۆم نەخێر ئەو قسەیە کە کردی شتی ڕەهەندی سیاسی دیکە هەیە گرنگترین ئەو ڕەهەندە سیاسیانەش ئەوەیە تورکیا بەڕاستی دەوێت ببێتە ئاکتەرێکی سەرەکی لە ناو معادلەکەی کە ناو ئەو ئیتیفاقە نەوتیە ئەنجام درراوە تورکیا ئێستا حالی حاضر تاکە وڵاتەکە زەرمەندە لە ڕووی تعویزاتەوە لە ڕووی ئەو ڕاگررتنی ئەو نەوتەی کە پێشتر ئیتیفاقی هەبوو لەگەڵ هەرێمی کوردستان بەو شێوازە بفرۆشێت بەڵام ئەو قبول ناکە و ئێستاژ انتخاباتی لە ڕێیە لە مانگی بڵێن داهاتوو انتخابات دەست پێ دەکاتەوەش نایەوێت بە ئاکتەرێکی زەعیف دەربچێت لەم معادلەیە لەو حاڵەتە فشار دەخاتە سەر حکوومەتی عێراقی بەتایبەت بۆ ئەوەی یەکەم ئەو قەرەبووکردنەی کە تەرخان کرابوو کە بیدات بەپێی قەراری محکمەی تحکیمی پاریس کە ملیارێک و 500 میلیۆن دلار بوو دەوێت کەمی کاتەوە لە لایەنی دووەم دەوێت بچێتە ناو معادلەکە و دەبێت هەندێک امتیازاتی نەفتی وەرگێ لەبەرەوەی ئەو خۆی بە یعنی ئەحەقیە دادنێ کە سوود لەم نەوتە وەرگێ لە بەدەر لە هیچ وڵاتێکی دیکە و سێمیش ئەوەیە کە حکوومەتی عێراقی بەڕاستی دەبێت فکر لە یاسای نەوت و گاز بکە بەرەوەی یاسای نەوت و گاز تاکە ڕێگایە بۆ گەشتن بە چارەسەر دکتۆر ئەکید باسی یاسا نەفت و غازت کردین لێمە تەجروبەت گەل عێراقیانە 20 ساڵین دەرباز بووی بدەهان ڕێککەفتن هاتنەی باژووکردن حکوومەت هەموو سەر ئەساسی ڕێککەفتنی سیاسی هاتنە پێکینان لێ پابەندیە وان ڕێککەفتنان نەبوونە ئەوێ یعنی ترسای لە جەم خەڵکی دروستکیە لە بەغدا کە ئەم ڕاوشە بشوپینیم دیتناتە فعلا وێ جارێ بوو بێ ڕێککەفتنێ هیچ ئیشخالێک نەبیت خۆی حکوومەتی عێراقی پێکاتوە لە چەندین لایەنی سیاسی هەندێکیان دۆستی کوردن هەندێکیان دوژمنی کوردن بەڕاستی کەواتە ئەو ئیجراعاتانێک کە دەکرێت لە میانی ئیتیفاقە نەفتەیەەکە ئەمن دەڵێم 100% بەبێ کۆسپوتەگەرە نییە بێگومان بربەستی زۆر لە پێشە چ لە ڕووی ئیتیفاقە تەنفیزی ئیتیفاقەکە چ لە ڕووی تطبیقی ئەو ئیتیفاقەش یعنی بڵێن لەسەر ئەرزی واقع چ لە ڕووی هەر ئەسڵەن وەختی وەکو مۆر کرا چەندین دەنگی ناڕازایی هەبوو لەناو هەم لیژنەی ئێمە لیژنەی نەوت و گاز هەم لە پەرلەمانی عێراقیش کەواتە ئێمە دەبێت بزانین کە هەندێک لایەن هەیە نایەنەوێ نەوتی هەرێمی کوردستان ئەو لایەنە کاریگەرن ئەتوانن تەسیر دروستکەن نەخێر ئێمە لە چوارچێوەی ئیتیلافی ئیدارەی دەوڵەتدا کار دەکەین ئیتیلافی ئیدارەی دەوڵەتیش چەندین لایەنی سیاسی تێدایە
کە زۆرینەی وەکو لایەنە سونیەکان و لایەنە شیعەکانی کە میان ڕەون ئەوانیش لەگەڵ ئەوەنە کە ئیتفاقەتی نهایی هەبێ نێوان هەرێمی کوردستان و عێراق ئێمە دەبێت قەناعەت بەوە بکەین کە 400,000 بەرمیل کەم نییە بۆ عێراق هەر بەخۆی ئەسڵان ئێستا نەفتی کەرکووک 340,000 بەرمیلە بە هەمووی ئێستا کەم بۆتەوە ئێستا ئاخر راپۆرتی ئەم بڵێن ئەم کۆمپانیای نەوتی کەرکووک گەشتۆتە 250,000 بەرمیل ئەوش لەبەر ئەوەی کە مەسەن هەندێک حقوول هەیە بڵێن ڕاوەستاوە لە کارکردن کێشە و گرفتیان هەیە 75,000 بەرمیلەکەش نافرۆشرێت ئێستا بۆ ئەوەی کە بە بۆری بڵێن کەرکووک بەندەری جیهان کەواتە کەم بۆتەوە عێراق زەرمەندە لەم معادلەیە زەرمەندە ئەگەر هاتوو نەوتی هەرێمی کوردستان هەناردە نەکرێت کەواتە ئێمە قەناعەتمان ئەوەیە کە عێراق نیەتی ئەوەیە بچێتە پێش و ئەو نەوتە بفرۆشێت بەپێی لێدوانی وەزیری نەفتی عێراق بێ شاندێکی هاوبەش هەرێمی کوردستان و عێراق سەردانی تورکیا دەکەن بۆی لەگەلایەنی تورکی گفتوگو بکەن سەبارەتیان پرسە پێت وایە ئەم جارە دەرئەنجامی دەبێت وەکو تاڵی فعلەن زەراری هەموو لایەنێک بەم شێوەیە تورکیا هەندێک پاساوی تەکنیکی پێشکەش کرد بۆ سۆمۆ تی ئەو مستەودعاتانەی کە پڕ بۆ کێشە و گرفتی هەیە لەبەر بوومە لەرزەکە زەرری پێگەشتووە لەبەرەوە ئەو شاندا تەکنیکیە دەبێت سەردانی بەندەری جیهان بکە تاکو بزانێکە لە واقعدا ئایا زەرمەند بووە یاخودنا لەلایەکی دیکەشەوە بەڕاستی زۆر مهمە معادلەی ئەو معادلەیە تورکیاشی تێدا بێت تاکو بتوانین نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکەین نابێ تورکیا فەرامۆش بکرێت لە معادلەکان دەبێ عێراق بە تایبەت عێراق ئێستا دەبێت دەوری خۆی ببینی تاکو بتوانێت تەرەفی تورکیش لە ناو معادلەکە بخاتە ناوی و بتوانێت ینی بیکاتە ئاکتەرێکی گرنگ لەو ئیتفاقاتانە بە تەسەوری خۆم لە ئایندێکی نزیکدا نەوتی هەرێمی کوردستان دوای ئەو وەفدە کە ڕۆژت نەوتی هەرێمی کوردستان هەناردە دەکرێتەوە ئەو ئایندەیە بە ڕۆژە بە هەفتەیە بە سەعات هەر نییە بە مانگە دەزانی خۆی مشکلەکە ئەوەیە ئێمە تەوقیتمان دانا بۆ پێش جەژن ینی پێش جەژن هەموو ئیتفاقە کرا بوو دوای ئەوەی کە ئێمەش چاودێر بوون لەسەر وەکو لیژنەی نەوت و گاز بەڵام هەموو شتەکان لە ناکاو گۆڕا بە دقە و سەعات ینی تورکیا ڕازی نەبوو هەر ئەو ناقیلانەی لەوێندەر هەندێکیان ڕۆشتن ینی ئەوێندەریان بەجێهێش بەندەری جیهانیان بەجێهێش یعنی کێشەکان ئەقلیمیە ئەم بە تەسەوری خۆم ئەقلیمیە بەڵام خۆشبەختانە لە ڕووی نێودەوڵەتیەوە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا زۆر تەکید لەسەر ئەم بابەتە دەکات کە نەوتی هەرێمی کوردستان پێویستە دەست بەجێ هەناردە بکرێت دوێنێ سەرۆکی کۆمیتەی پەیوەندەکانی دەرەوەی کنگرێسی ئەمریکا لە نامەیەکدا حتا بە بایدن وتووە کە زۆر گرنگە ئەو بربەسانەیە لە بەردەم مەلەفی نەفتی هەرێمی کوردستانە هەڵبگرێن نەفتی هەرێمی کوردستان ڕەوانە بکرێت حتا لێ ئەمە بوو سەر ئاسایشی وەزە مەترسی هەیە کەواتە ئەمانە فعلەن ئەکرێ ببن بە فەشار بوو سەر بەغدا بێگومان ئەمە شتێکی پێداویستێکی عالەمیە ئێستا دوای زەنجی رووسیا و ئۆکرانیا پێداویستی وزە ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاد بوونە لەلایەکی دیکەشەوە سعری نەوت زۆر تەسیری لەسەر بوو کە دوای ئەوەی نەوتی هەرێمی کوردستان ڕاستە لە سەتایەکی پێداویستی جیهانە نەوتی کوردستان بەڵام بای خۆی تەسیر دەکات 400,000 بەرمیل زۆر وڵات هەیە اعتیمادی لەسەر دەکات لەسەر ئەو بڕە نەوتە کەواتە ئەوە ئەگەر هاتوو ئەو بازارە نەما کە پێک هاتووە لە هەناردەکردنی نەوتی کوردستان پەنا دەباتە بازاری دیکە ئەوێش نەفتەکانیان لەوانەیە نەوعیەتەکانیان گرانتر بێ کەواتە هەمووی گرێدراوە بەڕاستی دکتۆر خۆ دەزانی ینی ئەو هەموو لێکدانە جیۆپۆلۆتیکەکان کە لە ناوچەکەی لە سەراستی جوهانیش لەوانەیە فاکتەرە سەرەکیەکەی بابەت و پرسە ئابوووریەکان بێت بە تایبەتی شەڕی ئوکرانیا ڕۆسیا حەسەن نەخشەی وزەی گۆڕاوە تو باسی فاکتەری ئەقلیمیت کرد لەسەر مەسەلەی نەفتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان دەمێکە ئەکتورێکی سەرەکی دابینکردنی وزەی بۆ بازارینی جیهان هەنی پێت وایە ئەم جارە ئەم ڕێککەوتنە ئیدی جێبەجێ دەکرێت ڕێککەوتن نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی بێگومان ئەمە ئەخ دوو ڕێککەوتنمانەیە ڕێککەوتنێک کە تایبەتە بە هەناردەکردنی نەوتی وەکو ئیتفاقی مەبدەئی موقت ڕێککەوتنێکی دیکەمان هەیە لەسەر دانانی یاسای گاز ئەوە ئیتفاقەکە ئیتفاقی درێژخایەنە دەبێ ئێمە بۆ ئەو دەورە ئینتیخابیە دەبێ کۆتایی بەم کێشەیە بینین لە 2007ەوە ئەم یاسایە ئەم پروژە یاسای نەفت و غاز لە پەرلەمانە خوێندنەوە بوو نەکراوە بە هێجەت و بیان و جیاجیا بەشێکە لە ڕێککەوتنە سیاسەی کە حکوومەت لەسەر پێکێنراوە
يعني بيتوايا فعلا ام جار اراده كان برلمان العراق يا ساي نفط وغاز تيباري يكم اراده بوتشي ام دلين او زار اراده هي يكم او حكومتي استاد رزبو لمن هذا وزاري كي باس كراوه او به هیچ شێوازێک لە هیچ حکوومەتێک ئەوها بەو شێوازە بەو زەقیە باس نکراوە دوو خۆی ئیرادەی گەلیش ئیرادەی هەموو لایەنە سیاسیەکانش کە پێشتر معارض بوون ئێستا ئالیەتەکان فراهەم کرایە و سۆمۆش هاتۆتە ناو ئالیەتەکان و بابەتی هەناردەکردنی نەوتی کوردستان بۆتە بەشێک لە یاسای بودجە بە ئالیەتێکی گونجاو کە هەردوو حکوومەتەکە ڕێککەوتونە لەسەری ئەو حکوومەتی ئێستا فەرقە لەگەڵ هەموو حکوومەتەکانی دیکە یعنی لە 2007ەوە هیچ حکوومەتێک ئەولەویەتی دانەناوە بۆ یاسای نەوت و گاز وەکو ئەو حکوومەتێک کە ئێستا دەیبینین نەک بەس لەبەر هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بەشەکە لە کێشەکە کێشەی پارێزگاکانی منتیجمان هەیە بۆ نەوت ئەو کێشەیە وەکو کێشەکانی هەرێمی کوردستانە هیچ فەرقی نییە ئەوانیش داوای حقوقی خۆیان دەکەن ئەوانیش داوای پترۆ دۆلار دەکەن ئەوانیش داوا دەکەن کە ژینگەیان ڕۆژ بە ڕۆژ پیس دەبێ بەڵام هیچ بەرهەمەکی لەسەر ئەرزیان نییە مەشارعیان نییە مەشارع خەدەمیان نییە ئەو وای کردووەکەوە نەوت و گاز وەکو یاسا ضرورەت بێ بۆ تەنظیمکردنی هەموو بەڵێ دکتۆر خۆتەزانی سیستەمی ئیدارەکردنی ئێستا عێراق پەرلەمانیە خۆی عێراق هەموو سیستەمەکانی تاقی کردوتەوە لە سیستەمی پەرلەمانیش هەموو بڕیارە چارەنووسازەکان یاساکان لەوێ دەرەچن لەوێ زۆر جار عەقڵیەتی زۆرینە کەمینە ئەو سیاسەتە بەکاردێنرێت ئایا بۆ نمونە کرد و باسی بەسڕا بکەلەوانە چەندین پەرلەمانتاریان هەبێ لەلای ئەوانیش ئیرادەیەکی بەهێسەیە کە فعلا عێراق ببێتە خاوەن یاسایەکی نەفت و غاز کە یەکێکە لە ئەو وڵاتانە کە زۆرترین داهاتی لەسەر نەفت و غاز ئێستا ئەو استراتیجیای بەکاردێت بۆ ئەوەی ئەو سیستەمەی کە جەنابەت فەرمووت سیستەمی پەرلەمانی ئەوەیە کە ئێستا زۆربەی ئەو یاسایانەی کە دەردەچەن بیدایەت لە ناو هێزە سیاسیەکان مناقەشەی لەسەر دەکرێت ئیتیفاقی لەسەر دەکرێت خاستن ئێمە ئیتیلافی ئیداری دەوڵەتمانەیە هەمووی تەواو دەکەن ئەنجا دێتە ناو پەرلەمان کەواتە زۆربەی کێشەکانی ناو پەرلەمان لە دەرەوەی پەرلەمان چارەسەر دەکرێت بە ڕێگای هێزە سیاسی ئەو ئیرادە سیاسی ئێستا هەیە من تەکیدم لەوەی کە ئەو زۆر بەقوەتیش دکتۆر ئەم بابەتە بێگومان زۆر گرنگە ئەگەرێمە باسی یاسای بودجە بکەین یاسای بودجە چی بەسەر هات و هەرێمی کوردستان بەشی لە ناو ئەم یاسایە فعلا بە کۆنکرێتی دەچەسپێنرێت خۆشبەختانە یاسای بودجایی ئەم ساڵ جیاوازی لەگەڵ یاسەکانی تر ئەوەیە یەکەم بۆ 3 ساڵە دوو بودجەکەی کە تەرخان کراوە بۆ عێراق زۆر گەورەترین بودجەیە لەسەر لە مێژووی عێراق ئەوەش مانای ئەوەیە لەو هەرێمی کوردستانش لەبەرەوەی 12 بودجەی گەورە بودجەی باشە 16 تریلیۆنە یعنی شتێکی زۆر باشە گەشتۆتە کۆتاییەکان مناقەشەمان کرد ئێمە وەکو لیژنەی نەوت و گاز ئەمن مەسەلەن اقتراحەکەم پێشکەش کرد بۆ تەرخانکردنی بودجەیەک بۆ دابەزینی نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستان وەکو هەموو پارێزگاکانی دیکە وای لە دێت اقتراحی من بوو کو چۆن ئەوە تا ئەوانە 2 میلیارد دۆلاریان تەرخان کردو بۆ ئەم بابەتە بۆ ئەوەی دعمی سوتەمەنی بکەن لە هەرێمی لە هەموو پارێزگاکان مەعەدە هەرێمی کوردستان تەرخانکردنی ئەو بابەتەش بەپێی ئیتفاقیاتی ئالیاتی ئیتفاقی نفتی کە لە 4 چوار کرا بەشێکیش با ئەوە بێ بۆ دعمکردنی سوتەمەنی یعنی ئەمە زۆر مناقەشات بوو کە لە میانی ئەو بودجەیە هەتا دکتۆرەکە زۆر بە کورتی چارەنووسی بووچەی خەڵکی کوردستان چی لێ دێت ئەوە نفت نەڕۆیشت بەم شێوەیە وەکو تۆوەتی کومەڵێک فاکتەر هەیە ئەی لە داهاتوو دەماعات چوون دەبەشەکە بەغدا پابەندە بەوەی حکوومەت بودجە بنێرێ حکوومەتی عێراقی پابەندە بە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە زارەکی ئەمە وعدما وەرگرتووە بە تەطبیقیش وەرمانگرتووە لێیان ڕاستە زۆر دەنگ هەیە لە دەرەوەی پەرلەمان لە ناو پەرلەمانیش دەڵێن نابێ ئەوە بەڵام هیچ عیلاجی نییە حکوومەتی عێراقی پێویستە کە ئەم قەرەبووی ئەم بابەتە بکاتەوە پێویستە جایە لەوەی کە پابەندی کۆنکریتی هەبێ بەڵێ ملزەمە ئەو تەسفیری مەشاکل ئەوەی بەشێکە لە ئەرکەکانی حکوومەتی عێراقی بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامەی لیژنە نەفت و غازێ لە پەرلەمانی عێراق دکتۆر زۆر سپاس بۆ جەنابش